دەڵێ ناوم عەلیە و خەڵکی چەمچەماڵم بەڵام چۆن دڵنیابین لە کاتێکدا هەر تۆزێک بەر لە ئێستا ناوێکی دیکە و شارێکی دیکەی پێگوتین باخی شارە لە پایتەختی هەرێمی کوردستان لێرە بەشێکی منداڵە دەستگێڕەکان لە ترسی داهاتوو ناسنامەی خۆیان دەشارنەوە باوکم سبوغیەکە برامی ئیشی خانی دەکە خانی ئاچا دەکە وەڵڵا سبەین لێرەمە 2000 نیمیش کردووە لە سبەینەوە هیچ نییە و کار نییە جارێک پۆلیس ئەم کچۆڵە جلسوورە و خوشکەکەی بە تۆمەتی سوالکردن دەستگیر دەکەن بەڵام دوای چەند سەعاتێک ئازادی دەکەن ئەو دەڵێ پۆلیس گوتی ئێمە گەورەکان دەگرین و منداڵەکان ئازاد دەکەین تۆ تەمانە چەندە؟ 13 ساڵ لەبەرچی لێرە سوال دەکەین من فەقیرم نەخوای گەڕێ چێ پێت دەڵێتن کە بڕۆ سوالکە؟ بەخۆی کەس ناڵێ بستم بەخۆ دێم لەخوا کرێ خای دەگەر فەقیرم ڕۆژێ چەندت دەبێت چەندت بەدەست دەکەوێت؟ هەر 10,015 چی لەو پارەی دەکەین؟ لە خۆدەوەم دەکەم ئەقاسر لە سەرە مانگاقی کرێ خالی لۆقی برێت بخۆ برێکمە 5 مانگە لە ماڵێقی شیرا بۆ یاخچیە و ڕۆژانە پێڵاوی ڕێبوارەکان بری قەدار دەکات بەڵام خۆی نەعلی لە پێدایە و هێشتا پارەی ناوگیرفانی بەشی کڕێنی پێڵاوێک ناکەن پارەی کرێمانێکە و زارێ پارەکردن نەدەین دەکرین ئەوە 2 مانگە پارەمان نەدایە جارەکە زۆر زەحمەت بە ئەم لەبەرەوەی دێمەیشێ ئێرە کۆڵانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە هەر لە تەنیشتبینای منداڵپارێزی کوردستان 2 منداڵ خەریکن کار دەکەن لە ئاماری 2017 ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان 1900 منداڵی خواردتەمەن 15 ساڵی کاریان پێدەکرێت ئەم پیاوە 3 ساڵە بەڕێوەبەری ڕێکخراوەکەی و دەڵێ ئەو منداڵانە بەکارهێنەری دەستی خێزان و باندەکانن گرتنی ئەوانیش وەک چارەسەر تەماشا ناکات نەخێر گرتن چارەسەر نییە یەک لەو پرۆژەی تازە بۆ تۆ واسم کرد ئەوەی لە پارێزگای سلێمانی مەبەستمان بوو لە هەولێریش جێبەجێ بکەین ئەو تیمەیە کە مەفروزە پێک بێ چونکە بەتەنیا بە پۆلیس ئەو کێشەیە چارەسەر ناکرێ گرنگە تیمێک بێ لێژنەیەک بێ ئەو لێژنێ فرەلایەن بێ وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو لایەنی وەزارەتی کار وەکو لایەنی پۆلیسی نێوجوانان بۆ بردننی دەنگی زۆرتر لە کاتی بانکەشەی هەڵبژاردن حزبەکان ئێرەیان کردبوو بە ناوەندی یاسادانان کەچی ئێستا وێنەکان شتێکی دیکە دەڵێن وەک ئەوەی یاسا چاوی نوقاند بێ و ئەو هەموو منداڵە نەبینێ کە هەر بە پێی مادەکانی خۆی نابێ کاریان پێ بکرێ نارین ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر